بەڕاستی من ئەگەر لەم سەردەمەیە بوو مایە ژنێنان بۆ من زۆر زەحمەت بوو، زۆر زەحمەت بوو. من ئەزانم بۆ باوکیشم وایە، بۆ مامەکانیشم وان، بۆ خاڵەکانیشم وان، بۆ ئێوەی بەڕێزی جوان کەن لە تەمەنی منە. لەبەرەوە ئەم سەردەمە ناگونجێ لەگەڵ منە، ناگونجێت. بۆ یەک گەنجێک کە 20 ساڵ و ئافرەتێکی 20 ساڵانە چێتە ژیانیەوە ئەم دوانە لەناو سۆشیال میدیایەوە هاتوونەتە دەرەوە. ڕەنگە ئەو 10 ساعاتی کە لە بەیەکیشەوە بن 6 ساعاتیان 8 ساعاتی بەس بە سۆشیال میدیا بەرنەسەر. تۆ تەسەوڕەکەن ئێستا ژن و پیاوەها لەناو ماڵێکی خۆیانە نامە بۆ یەکتریان نێرن، نامە بۆ یەکتریان ڤیدۆیەکی بینیەوە ئەینێرێ بۆ ئەو سەیری ئەو ڤیدۆیە بکە. پێکەنینەکانیان بەدات دار مۆبایلەوەی، ئەوە نیە قسێ سەیری ناو چاو یەکتری بکەن و ئەم قسەی بۆ بکاو ئەو پێ بکەنی ئەو زەردەخەنە بکە. شتیوان نییە، وەڵا گاڵتەتان نییە. یعنی باسی واقعی ئەم کوردستانی خۆمانتان بۆکەم، واقعی ئەمڕۆی خۆمان. ئەم ژنەها چی یەکێتە پێش شاوی پێکە نێژ پیاوەکاڵێ بەچی پێکەنی ئەڵی ئادەی ئێستا بۆتە نێرم بۆیە نێرێ پێڵێ ئەمە بوو، وەڵا ئەمە هیچ نییە، ئادەی تۆ سەیری ئەوەی من کە. یعنی ئەمە ژن و پیاو لە ماڵەوە زۆربەی کاتەکانیان بەما بەنەسەر. دەیوەرە مشکلە بێتە پێشەوە ئەمە ناتوانن مشکلە حەلکەن. بابەت چۆن ئەو عەقڵیەتی و گەنجی ئەم سەردەمە چۆن ناتوانێت کێشە حەلکەن؟ هەر ناتوانێت کێشە حەلکات.